ئەو نیشتمانیانی خۆشەویست. نیشتیمانەکەمان کوردستان بەهۆی ستەمکاری و گەندەڵکاری و نەزانپەرستی ڕەژیمی داگیرکەرەوە بەرەو ڕووی مەترسیەکی گەورە بە ناوی نەخۆشی ڤیرۆسی کۆڕۆنا بۆتەوە. لە ئێستادا سێبەری نادیاری مەرگ لە شەقام و کۆڵانەکاندا دەگەڕێ و گیانی خەڵک و ژیانی نیشتمانمانی خستۆتە مەترسیەوە. هەمومان دەزانین کە ئەم نەخۆشیە ماڵوێرانکەرە ڕەژیم لە چینەوە هێنای و خستیە نێو کۆمەڵگا و ماوەی مانگێک شاردیەوە بۆ گەیشتن بە ئامانجە دژی گەلیەکانی تاکو کارەساتەکە تەقیەوە و ڕۆژانە مەرگی ئازیزانمان و نەخۆشکەوتنی هاوڕێ و دۆست و خزمەکانمان دەبینی. لەم دۆخە کارەسات بارەدا ڕەژیمی ئێران گەر حکوومەتێکی خەڵکی بوایە هەر لە ڕۆژانی سەرەتاوە کە ئاگاداری بوونی ئەو بەڵامە ترسیدارە بوو خەڵکی ئاگادار دەکردەوە بۆ خۆپارێزی و هەموو ئیمکاناتیشی تەرخان دەکرد بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم نەخۆشیە و ڕێگەگرتن لە پەرەگرتن و بڵاوبوونەوەی. بەڵام نەک ئەو کارەی نەکردووە و نایکا بەڵکو ئەوەندە ماسک و دەستکێش و ئەلکۆلەی کە هەیە ئەنباریان کردوون تاکو بە نرخی چەند قات بە خەڵکی بفرۆشنەوە و بازرگانی بە مەرگی خەڵکەوە بکەن. لەوەها بارودۆخێکدا بە دیار چاوەڕوانی ئەو ڕژیمە درڕندەیەدا دانیشتن تاکو بێ و فریای ئەو خەڵکەکەوێ چاوەڕوانیەکی بێجێیە و وەدی نەهاتووە. بۆیە پێویستە بەڕوونی و بەبێ هیچ دوودڵیەک ئەوە بڵین کە ئەگەر کوردستان و نەتەوەی کورد فریای خۆی نەکەوێ ئەو ڕژیمە هیچی بۆ ناکا و تەنانەت ئاخوندەکانیش کە سەرچاوەی بەڵان لە قومەوە دەگوازێتەوە بۆ کوردستان. بۆ ئەوەی فریای خۆمان و نیشتیمانەکەمان کەوین پێویستە هەموو ڕێنوێنیە پزیشکیەکان کە لە سەرچاوەی جێی باوەڕی ڕێکخراوی پزیشکی جیهانیەوە ڕۆژانە لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەخرێتە بەرنەزەرتان بە وردی ڕەچاو بکەین. لە کاتی زۆر پێویستدا نەبێ سەردانی شوێنە گشتی و پڕحەشیمەتەکان نەکەین. بە دروستکردنی تیمی بچووکی خەڵکی شوێنەکانی ژیان و شوێنە گشتیەکانی دەوروبەری خۆتان دژەگەند لێ بدەن. لە چوارچێوەی تیمی مەدەنی و بچووکدا هەوڵی یارمەتی یەکدی و بە تایبەت بنەماڵە کەمداهات و بێپەناو هەژارەکان بدەن. ڕایەڵکەی دەیان و سەدان تیمی مەدەنی بچووک کە هەموو کوردستان بگرێتەوە و ئەزمونونەکان بە پەیام بۆ یەک بگوازنەوە هەم کوردستان دەرباز دەکا و هەمیش کۆمەڵگا پتە دەکا. ئەوانەی کە هەوڵی گەندەڵی کەڵکی نابەجێ وەرگرتن و بازرگانی بە خوێنی خەڵکەوە دەکەن ڕیسوا بکەن. دابڕانی تاکەکان لە یەک و خۆڵقاندنی ترس و دڵەڕاوکێ هەم بە قازانجی نەخۆشیەکە و هەم بە قازانجی ڕەژیمە. لە ئێستادا نەخۆشی کۆڕۆنا و کۆماری ئیسلامی وەکو یەک بەڵان بۆ کۆمەڵگا. بۆیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕەژیمیش بووە هاودڵی و پێکەوە هەوڵدانتان زیاتر بکەن. تونترکردنی گرێچنی پێکەوە بوون بە لەبەرچاوگرتنی هەموو ڕێنوینیە پزیشکیەکان لە قۆناغی دوای کۆڕۆنا کورد بەسەر ڕەژیمدا زاڵ دەکا. بە هیوای سەرکەوتن بەسەر ئەم نەخۆشیە و سەرچاوەی هەموو گەند و نەخۆشیەک واتە کۆماری ئیسلامی ئێران. حیزبی دموکراتی کوردستانی ئێران لێپرسراوی گشتی مستەفا هیجری.